پاش دزینی ئۆتۆمبیلی گەشتیاران تاوانباران دەستگیر کران. ئەوانمان برد دواتر تەفتیشمان کرد سارەکەمان لێەوە گرت دواتر ئەوانمان بەڕێ کرد چۆن دوو نەفەر ببینەوە. لە شەو ڕۆژێکدا زیاتر لە $10,000 دەدزێت و لە قوماریشدا دەیدۆڕێنێت. کە چاوم بۆ دوکانە کەوتووە چوومەتە ژوورەوە تیابێنێتی و بڕۆمە ژوورەوە لەلا دەخینەکە 50,000 سازارێکی تیابێ ژێر چەند ڕۆژێکی پێ بەرەکەم بەڵام کەس چەکۆجەکانم ڕاکێشاوە بەڕەپانی زیاتری تیابەوە کردومەتە عەلاگە و ڕۆشتوم دوای کە خۆش خۆماتومەتەوە بە تەواوی دەبینم 81 وەرەخۆم دوو 600,000 تیایە. بڕینی جیرفان و دزینی کەلوپەلی ناو جانتای دەستی ئافرەتان دەکەوێتە بەر زوومی کامیراکان. ئەم بابەتانە گفتوگۆ دەکەین لە کوردستان بوشار لە پرۆگرامی تاوان و سزا. من بژاردیلانم هەفتانە لەگەڵتان دەبم لە پرۆگرامی تاوان و سزا. من تەنیا نابم. تیمی پرۆگرامی ئەمجارەشمان پێکاتوە لە دادوەر بەڕێز دڵشاد فایس و تەبێژی سەرۆکایەتی داواکاری گشتی هەرێم. هەروەها پزیشکی دەرۆنی دکتۆر سامان شەریف لەگەڵ بەڕێز ڕەمزی کەریم لێپسراوی کاروباری یاسایی بەڕێوەبەرایەتی گشتی چاکسازیەکانی هەرێم. پێشەوەی بچینە سەر بابەتی یەکەم بە باسم زانی میواندارەتی کاک هۆگر بووین گوتەبێژی پۆلیسی هەولێر. کاک هۆگرجان بەخێر بێت. کاک هۆگر با ئەو ڤیدیۆ سیرکەین اینجا بۆمان باس کە ئەو ڕووداوە چۆن ڕوویدا. نفسیاری مشروع ما پیبود لما خواهد سب سبب دروشتی بنای مشروع بیاد می‌نده دکات روش نیده مسافر روشتن مشروع ما پیبود خلاص دو یه ساعت شوی مشروع ما اینه biz maqsad ekman nebu, hiç barnamij şişman nebu ki uştan yapayım. Varmanı diyem öyle peşama. Masafe zor muşmaki peşama tarif sarhoş bu. Diyem öyle peşama zagzi şilida dizmiş çento Salman. Ama rama birtu. Arna xwarili yani. Lagani aqsa market. Sara kamal istalu. Beş barlama. والله السرخوج من هيز مقصد مسار شنو غزوت انا صدفه رجعنا اصلا هيز برنامج شمانو بقى سيارة كجبي بس السرخوج من انا السرخوج نبي كالسيارة دبعتو بيجدكي باقي باناش ما زاني تشتكش لص بينش جيرابو تلفوني اللو ممكن كان ورا هو مشتري مي السيارة كي السيارة كم دوبل خلاص دي مش عندك دارجدم gönzüş takım. Ani moşu yok, azı moşu benim var. Aslı moşu karasat. Moşu tuşmuş takım. Tuşu galatın takım. Lütfotين لهم كسن takım. أي ما سرتا بناي ويهاتي ندري بناي بياسة جيجنا وقو عالمة دواتر حاولنا حزمة لمشروبه. مشروب ما خوار دوا يدي بياسة معنا كريش تيك ما نبو لميشك هر وقت حالاتي شو مدني بياسة معنا كرد دواتر ئەو سیارە بە چاکگەنجێتیا بوو عەرەبۆن 4,000 تا 5,000 شکاندیەوە سەرمان من بدایەت قبوڵم کرد لێ چکە هەموو کەسێک غەڵەت دەکا دواتر ئەویان نەکرد لەسەر کارەکەیان هەر زیاتر بوون سەوتی تەنزیل و چەپڵ و لێدان و جوندان و بە کوردان دواتر ئەمەش ناتمە خوارەوە برادەرەکەم هاتە خوارەوە دابەزی گوتی بۆ وا دەکەن زمانی زیاتر درێژ بوو یعنی زمانی لەوەی کە بڵێن جوملەی عێراقی خاوو حساب بۆ کوردستان ناکە بەو شتانە قسەیە کرد برادەرەکەشم پێی وتی چەند جار ئەی بەوا مەڵێ هەر لە سۆی سۆر بوو لەبەر ئەوانیش سەرخۆش بوون برادەرەکەم لەگەڵیان سوار بوو دواتر ئەمە ڕۆیشتم ئەوە بەدووە من هات ئەمە چاومان لە سارەی ئەوان نەبوو چکە سارەکەی ئەوان شتێک ناکە بوومە خۆی سارەکەیان لە سەعاتدا لە مادیدا لە هەموو شتێک پێویستمان پێی نییە چکە ئەمە لەخوا بە زیاد و محتاجی ئەوە نین بەس ئەوان سوور بوون کە لە زمان درێژەکان زمان درێژیان یان جوندانیان
ویان کرد ئێمە دافعکن کە شتیان بەرامبەر بکەین. ئەو چوار هاوڵاتیان خەڵکی بەغدان لە بەغدانیش دەجێن عادەسەر بە بیانەی سەفەر هاتون بۆ ئێرە ئەوانمان برد دواتر تەفتیشمان کرد جەیەکەم بەربیرنایە لە بۆ ئەوەی مادەی بەوشکردن بەکارهێنا و سەڵخۆش بووم مەشروب سەڵخۆش بووم بۆ جەیەک نازانم جەیەکە سەتاسە چێن دەرە ئێستا سارەکەمان لێ وەگرت دواتر ئەوانمان بەڕێ کرد چۆن دوو نەفەر بە دوو نەفەر بەڕێمان کردن دواتر من چوومەوە ماڵێ من چاومالەوە نەبوو بەنیازم کە سارەکە بگەڕێمەوە بۆ نێشتنی تاوان بەس من بڵێن خەوتم شەشی بەیانی و کە چوومەوە ماڵەوە خەوتم تا سێ و چواری هێوارە هەر لەناو جێگا بووم جەماعەتی نێشتنی تاوان هاتم بۆ ماڵەکەم ئیدی بەکەیان کەتم زایەتیان لەگەڵ کردم کە لەگەرەوەی منەوەی کارم کردبووم. کاک هۆگر ئەو چۆن زانیتان ئەو تاوان ئەو ڕووداوە ڕوویدا؟ دوایەوەی کە درنگانی شەو بە کاشمێر یەکونی شەو لایدا بوو ئەو تاوانە ئەنجام درا بوو دواتر ئەو چوار گەنجە کە عەرەب بوون گەشتیار بوون بە سەردانێک هاتبوونە ناو شاری هەولێر کە کاتی گەشتکردن بوو دوای ڕۆژێک دوای جەژنی قوربان بوو واتە پێشەمەکەی دواتر کە ئاگادارکردنەوە کە حاڵەتە چی لەو شێوەی بووە دەست بەجێ برایانمان لە پۆلیسی نێشتنی تاوان هەڵسان بە دوواداچوونیان کرد بە دوای ئەوەی کە بە دوواداچوونێکی چڕیان کرد بەشی نێشتنی تاوان بۆ دزیکردنی ئۆتۆمبیل بەڵێن ناو هەولێر لە شەقامی 120 ڕوویدا بوو دواتر ئێمە لێکۆڵینەوەکانمان دەست پێ کرد توانیمان بە ماوەیەکی زۆر کەمدا کە خۆتان دەبینن لە ماوەی کەمتر لە 24 کاتژمێر توانیمان تاوان باران دەستنیشان بکەین و دەستگیریان بکەین و پەڕاویان بۆ بکەینەوە بیدێنە بەڕێزادوەری لێکۆڵینەوە ئەویش بەو ڕێگایەکەوە توانرا لە دوای ئەوەی کە لە کامیلەیەکی چاودێری کە دەرکەوتن و هەروەها توانرا و ناسنامەی و کەسانە بناسێتەوە چونکە یەک لەوانە کە ئەوەی دیارە پێشتر پێشینەی تاوانی هەبووە واتە سەوابقی هەبووە بۆیە هەڵساین بە ئیجراتکردنەوە شوناسنامەی ئەو کەسانەمان دەستنیشان کرد و توانیمان دەستگیریان بکەین. دەمانچە و سیلاحشت بەکارهاتوو لەو بەڵێ دەمانچەیەکیان بەکارهێنابوو دەمانچێکی زۆری تورکی بوو کە ئەو جۆرە دەمانچە تەنها بۆ بە ئەنجامدانی فریمەکان بەکاردێ بەڵام لێرکوانە شێوازەکەی دەگۆڕن و تەنانەت بۆ ئەنجامدانی کوشتنی کاتەکەی شەو بووە و بۆیە بەڕێزادوەر لێکۆڵینەوە بە مادەی 443 لە یاسای سەردانی عێراقی فەرمانیتە گیرکردنی بۆ دەرکردبوو. ئەگەر ئێمە بێ و سیر بکەین زۆربیان دوای ئەوەی کە دەستگیر دەکرێن پەنا دەبن بۆ ئەوەی کەەوە بیانووی دێنەوەکەوە سەرخۆش بوونە و مەشروبیان خواردەوە باشە کەسێک کە سەرخۆش بێ مەشروبی خوارد بێتەوە چۆن هەڵدەستێ بە ڕاشێشانی دەمانچە و زینی ئۆتۆمبیل و جگە لەوەش ئاگاداری ئەوەی بوو کە گوایە ینی کەسی بفرۆشە هەوڵ بدەی بفرۆشێ ئێمە لە کاتی کە دەژیرمان کرد هەوڵی فرۆشتنی دەدا لە یەک لە شوێنەکان بۆیە ئێمە دەژیرمان کردووە خۆشتان بینیتان لە یەکەم گرتەی ڤیددیۆییدا کە شێوازی چۆنێتی دەستگیرکردنی بوو بە شێوەیەکی زیندی بە چۆن ئێمە دەستگیرمان کردەوە ئەم دەمەوێت دەمانچەشیان بەجێ هەموو ئەو پێداویستیانێکەوە بەکارێک نابوو لە ئەنجامی تاوانەکاندا بە زیان هێشت بوو بە توانیمان دەستیان بەسەردا بگرین من دەمەوێت ئاماژە بە خاڵێک بکەم ئەویش ئەوەیە کە زۆر جاری وە هەیە حاڵەتی دزی ڕوودەداتت ڕاستە لە هەموو وڵاتانی جیهاندا حاڵەتی دزی ڕوودەدا بەڵام تۆ دەبێت ڕێژەیەکی بۆ دانێەوە نەکاتە نەبێت بە دیادەواتە لەو ڕادەی زیاتر نەبێتن وە بەداداسوونی چڕ هەبێتن تۆ بتوانین بە ماوەی کەمتر لە 24 کاتژمێر بتوانانی دەستگیرکردنی ئەو کەسانە ڕابگەینی و هەروە بیدینە شاش و تیڤیەکان و دەستگاکانی ڕاگەتنەوە گەورەترین کار بوو کە ئێمە توانیمان بکەین کە بتوانین متمانێت تاوی هاوڵاتیان چ ئەوانی کە گەشت دەکەن و سەیران لە گەشتیارەکان کە دێنە سەردانی هەولێر کوردستان دەکەن چ ئەوانێکەوە ناو شاری هەولێر دەزین متمانەی تاویە بە پۆلیس و بەدەستگایان ناسان بوو بە دەستگای ئەمنی وشتووە قسەی وایان کردبوویان بەڵێ سەرتاوە خۆیان بە دەستگای ئەمنی ناسان بوو دواتر توانرا کە بژێرن دوایەوە کە دەستگیرکردن ئۆتۆمبیلێکی جۆری تەکسیان پێ بوو ئەو دەستگای ئەمنیانێکەوە کار دەکەن بە ئۆتۆمبیلی تەکسی کاری هەرێنەوە ناکەن خۆتان دەزانە ئۆتۆمبیلی دەستگای ئەمنیەکان دیارە و بەرچاوە و هەروەها لە بەرچاوی هەموو حاڵەتیانی دەستەکان خۆش بێ هەر بژین زۆر سپاس مەمنون زۆر سپاس کاک هۆرجیان جەنابی دادوەر
چوار گەنج لە بەغداوە دێن بۆ کوردستان بۆ گەشت گیان لێ بووە کە ئەو هەوا جیاوازە خۆشترە ئێرانە ئەمینە هەست دەکەم بۆچی جەنابەت بزانم لەسەر ئەو ڕووداوە پێشەکی زۆر سپاس بەداخەوەکەوە ئەو حالەتانەکەەوە دەبینی و دەبیستین بەڕاستی هەرێمی کوردستان بۆ هەرێمە ناوبانجی کردووە کەەوە هەرێمەکە لە بۆ گەشت خەڵک ڕووی تێکردووە و ئەمن و ئاسایشی تێدا بەقەرارە بەڵام ئەو حالەتەی دەک کە دەبینین کە دزیکردنە لە مالی خەڵک کە بەپێی ئەگەر بێت و بەپێی قانون عقوباتی عێراقی ژمارە 111 ساڵی 69 تەماشا بکەین کە لە مادەی 439 باز دەکا دزیکردن بریتە لە بردننی ماڵێکی گوازراوی لە خاوەنەکەی بەمەبەست کەواتە لێرە دەبینین کە ئەو دوو تۆمەتبارە هەڵساون هەردووچیان وا پێدەچی کە لە کاتی شەو بووە سیلاحیان بەکارهێناوە و هەردووچیان فاعیلی ئەسلیش بوونە بۆیە ئێمە بە قەناعەتیمە ئەو دزیە کە بەپێی مادەی 436 تەوقیفن ئێستا مادەکە جینایەتە چونکە ئەو مادە قانونیانەی کەەوە باسی دزیکردن دەکا تەسنیف کرایە بۆ دووشێوە بەپێی ئەو سزایە کەوا لە سەری جێبەجێ دەکرێت جینایەتە یان جونحە کە جونح بریتە لە 3 مانگ تاکو 5 ساڵ ئەوی ترش جینایەت لە 5 ساڵ تاکو مؤبەدیان 15 ساڵیە لێرەمە تەماشا دەکەینکەوە ئەو حالەتانەی کە بەپێی حالەتەکانی باس کردیە تەسنیفی کردیە کە لە مادە 446 دەڵێ ئەو حالەتانەی کە باز نەکرابوو ئەوە جونح دەبێتن لە 3 مانگ تاکو 5 ساڵ بەڵام ئەوەی کە ئێمە دەیبینین کە بیستمان کە دەستخۆشیش لە دەستگاکانی پۆلیس دەکەون کە بە زووترین کات هەڵساون بە دەستگیرکردنی تۆمەتباران و دەست بەسەرداکردنی ئۆتۆمبیلەکە تەماشا دەکەین ئەو جەریمەیەکەوە کراوە بەڕاستی جەریمەیەکە کەەوە حکومەکەی جینایەتە بەپێی مادەی 443 یا هەر مادەیەکی ترکەوە لە تاقیقی تێدا دەکرد مامەڵی لەگەر دەکرێت کە حالە دەبێتن محکەمەی مختصە دەتانی مادەکەی تبدیلی بەپێی واقعەکە تبدیلی لە بکاتن بەڵێ دکتۆر پرسیارێکمەیە بۆ جەنابەت ئیدمان هەیە لە دزینیش وەکو ئیدمان وەکو نەخۆشی تەسنیف نەکراوە ئیدمانی دزین بەس وەکو خۆ بۆ نمونە کەسێک لە منداڵیەوە ئەگەر بێت و ژیانی کەسەکە وەربگرین و هیستری کامل لە ژیانی وەربگرین دەبینین لەوانەیە وەکو خۆیەک لەگەڵی گەورە بوو بێت هەر لە منداڵیەوەنەوە جۆرێک لە سلوکێک جۆرێک لە خۆیی بۆ دروست بوو بێت کە بریتی بێ لە دزی ئەن تجاوزکردن بۆ مافی خەڵکی تر بەس وەکو نەخۆشی حاڵەتێکمان هەیە حاڵەتی دزی کە نەخۆشیە کە کلیپتۆمانیای پێ دەڵێن بە مستەڵەحە توبیەکەی بەداخەوەکو کوردی نازانم دەڵێن ئەگە دەوڵەمەندی یعنی سەیرەکە لەوەدایە پێویست ئەو کەسێک کە دزیەکە دەکات پێویستی بە و شتە نییە کە دەیدزێت لەوانەیە کەسێکی زۆر دەوڵەمەند بێت بەڵێ بەس ئەوە لەو حاڵەتەدا دەبێت بگەڕێ بزانانی چونکە ئەوە بەشێکە لە پەیوەندی بەو کەسانەوەیە کە زیاتر نەخۆشی وەسواسیان هەیە تێکچوونی وەسواسیان هەیە چونکە وەکو هێزێک لە ناخەوە پاڵ بەو کەسەوە دەنێت کە خۆی پێ ناگیرێت دەچێت ئەو شتە دەدزێت بەبێ ئەوەی پێویستیشی پێبێت لەوانەیە لە دوا ڕۆژدا ئەو شتە هەر بەکاریش نهێنێت بەڵام لەگەڵ ئەو حاڵەتە تەطبیق نابێت یعنی چونکە ئەوە بۆ ئەوەی پۆلێنی بکەین یان دەستنیشانی بکەین کە ئەو حاڵەتە ئەوە نیشانە و ئەوە تایبەتمەندی خۆی هەیە بەڵام وەکو ئیدمان هیچ زاراوەیەکمان نیە وەکو ئیدمان لەسەر دزین بەڵام وەکو خو وەکو سلوک لە ئادەمیزاددا هەیە بەڵێ کاک ڕەمزی پرسیارێکم هەیە بۆ جەنابەت وەکو گوێت لێ بوو ئەوانە سابقەشان هەبووە واتە بە چاکسازی داچوونەوە بەڵام دووباریان کردوتەوە زۆر جار خەڵک هەیە دەڵێ کە دەچی بۆ سزن فێرشتی تر دەبی ئایا ئەوە ڕاستە؟ خۆی کاک بژار هەندێک ئیدعاات ئەکرێت هەندێک حاڵات هەیە کە دەچێت ئەعلام بربڵاوە بێ زۆر شتە باشەکان دەشارێتەوە بەداخەوە یەکێکە لەو معاناتانەی کە دەستگای چاکسازی پێوە ینی دەناڵێنێمەوە ئیشکالە خۆی پرۆسی چاکسازی پرۆسیەکی هاوبەشە لە نێوان چوار لایەنی ئەساسی یەکەم خودی محکوم ئەو کەسێک کە تاوانەکەی ئەنجام داوە تا چەند بڕیاری داوە کە دێتە ناو چاکسازی ئیتر نەگەڕێتەوە بۆ تاوان ئەوە خۆی شخصی یەکەمی محوەریە لە مەوزوعەکە دووەم خێزانەکەی ئەو بنەماڵەی کە خۆی تێدا گەورە بووە و ژینگە و پەروەردەکردەکەی بڵێ زۆر حالاتمانێک کاک بژار لە ناو چاکسازی بۆ نمونە نموزەجی زۆر ڕاستەقینەمانە بۆ کە خەڵکێکە بۆ کە لەسەر متعاتی ئەوەی کە مادەی هۆشبەر گیراوە ئێستا داوا دەکا بچێتە ناو بەرنامەکانی پاکبوونەوە کە بە هەوڵی ڕێکخراوەکان و کۆمەڵی خەڵکی خۆبەخش بەدەستخۆشیەوە لە چاکسازیەکانی گەوران جێبەجێ دەکرێت
ئەو سزادراوانە کۆرسەکانی پاکبوونەوەیان بینیوە زۆر باش و ڕێک و پێک بەڵام دەبینی هەوڵ هەیە لەلایەن بنەماڵەکانیان بەداخۆ بەشێکیان هەوڵ دەدرێ حەب و مەوادی هۆشبەر لە ڕێگەی زیارەت و مواجهە بێندرێتەوە ناو چاکسازی یعنی خێزانیش پایەکی گرنگی چاکبوونی ئەو کەسەیە سێمینیان کە ئەویشیان زۆر گرنگە مۆزوعی دامەزراوەی چاکسازیە کە ئەویش پێویستە کە مەبەستمان چاکسازی بوونە کە لە هەردوو باردا سەرخان و ژێرخانی چاکسازی پێویستی بە باغدانێکی زیاتەیە ژێرخانەکەی پێویستمان بەوەیە کە ئێمە حسابی ئەوە بکەین چاکسازیەکان لە ڕووی بنا و باڵەخانەوە باشترین و چاکترین بینابن بۆی بەجوانی پرۆسەکانی چاکسازی بوونی بەرنمەکانی چاکردنی کۆمەڵایەتی تێدا جێبەجێ بکرێ کە ئەوە یەکێکە لەو هۆکارانی کە زۆر زۆر گرنگە خاڵی چوارەمی نیشان کە بەڕاستی ئەوەیە کە یاساکانن بەشێک لێ ئاسانەی کە ئێمە لە کوردستانەیە کە بەداخەوە ینی حالەتەکە ئێمە گەبمانێ پرۆسی چاکسازی بکەینەوێ پرۆسەکە قەتعی تێدا نەبێ ڕێگایەکی درێژە نابێ لە ئاخیریدا کۆنکرێت دانرابێ محکومێک کە دێتە دەرەوە لە ناو چاکسازی بەشێک لە کۆمپانیاکان و دەوایری حکومی داوای ئەوەی لێ دەکەن کە نابێ پێشینەی تاوانی هەبێ ئەو کەسە ڕەنگە چاک ببێ ئیترنیەتێکی هیناوە پاک بوویتەوە بەڵام ئەوە دەبێت هۆکاریەوەی کە هەلی فرسەتی ئیشکردنی دەست نەکەوێت کۆمەڵگەش دەور دەبینێت بەڵێ ینی شتەکە چوارلایەنەیە ینی هەمووان بەیەکەوە بەڕاستی دەور و کاریگەریان هەیە کە ئەو کەسە کەسێکی چاک بێ ینی شتەکە هەر ئەوە نییە هەموو تۆپەکان بخینە بەشدار جەنابی دادوەر بەس دەمەوێکشت بژانم ئەوانەی لە بۆ نمونەوانی لە دەستگا ئەمنیەکان ئیش دەکەن پێشەوەی کار بکەن لە دەستگا ئەمنیەکان پیان دەوترێت کە ڕۆژێک لە ڕۆژان تاوانێک ئەنجام دەی لەوانەیە سزای تۆ زۆر تونتر بێ ئەو شتانە هەیە لێرانە بڵێ هەر لە قانون عقوباتی عێراقی داهاتیە هەر کەسێک ئەگەر بێت و ئیلزامی لەسەر ئاسایشی دەوڵەت یان پیاوانی پۆلیس بیت جەریمەی ڕووداتن ئەوە زۆرفی تەشدیدی لەسەری تەطبیق دەبیتن بەو زیاکراوە مەسای ئێستەوە بڵێن بۆ نمونێ باز مەسایگە 443 بێ بەڵام ئەگە بڵین لە دەستگا ئەمنیەکان لەوانەیە عقوبەیان زیاترەکەی تەشدیدتر دەبێت یەک لە حەزا بەنسبەت ئەو کێشەیە کە باز دەکات کە ئەوانە تحتە تەئسیری مەشروبات خواردنەوە و حەزم نەکرد ئەوە ئەو حالەتانە خەڵک وا دەزانی کەەوە ئەگەر بێت و باسی ئەو مۆزوعی بکاتن حکومەکەی تەخفیف دەبی بەڵام لە زۆر حالەتان حکومەکەی تەشدید دەبی و هیچ تەخفیفێکی لەبوو ناکرێتن ئەگەر تحت تەئسیری سەرخۆشی زیاتر پارێزەر محامیەکان لەوانەیە بەڵێ جگە لەوەش قەزیەی کێشەشی سەربەخۆشیان لەسەر دەکرێتەوە بە پێی مادەی 376 لە قانون عقوباتی عێراقی خۆبەکە زیاتر لەو قەزەدا شتێکی تری شێگە جەنابی حاکمیش تێبینی کردبێت لەسەر وەتەرێکی حساسش قسە دەکەن یعنی مامعناه ئەوانە عرب بوون جوونیان بە کورداوە یعنی ناحیە قەومی و عێرقی و ئەوانە و ئێمە بۆیە ئەومان کرد ئەوش فێر بوون وەکو خۆ بۆی پاکانەیەک بۆ خۆیان بکەن لەسەر ئەوانە تاسیر ناکات لە ڕێڕەوی دادگاکردن باشە جەنابی دادەر ئەگەر با بڵێن ئەگەر ڕاستیش بێ چۆن باوەڕیان پێ بکەین مەسەلەن با بڵێن ئەگەر ڕاستیش بێ گەر شتەکە ڕوویدا بە کامیرە و شت یان چۆن سەیری کامیرە دەکرێت ئەگە هەبێت مەسەن شەڕی پێفرۆشت بنیاشت ینی چۆن باوەڕ پێ بکرێت ئەگە واش بێ مەسەن با بڵێن هەر چۆنێک بێتن ئەو عزر نییە لەوەی کە هەڵسن بە دزیکردنی ئۆتۆمبیل دەمان چە دەربێنی و بیفرۆشیت بەیت شێوەک عزر نییە لەوەی کەەوە هەڵسن بە دزیکردنی زۆر ڕاست دەکەیت ئەوانێکی سەر بەخۆیە دزیکردنی ئۆتۆمبیل دەستەکانتان خۆش بێ دەچینە سەر کەیسی دووەم ئەوەی کەیسی دزینی پارێ دەڵێ لە شەو ڕۆژێکدا زیاتر لە 10,000 دلار دزیوە و لە هەمان شەویشدا هەمووی دۆڕاندووە بە ئەو ڤیدیۆی ببینین زە دەگەڕێن گفتوگوی لەسەر دەکەین. ماوەی 6 مانگێک زیاترە بێکارم هیچ دەرامەت و مەعیشەتێکم نییە لە چەندین شوێن هەوڵم ماوە تا ئیندا بەمیادا بمەزرێم ئیش دەست ناکەوێت ئەو شوێنانی کە سیڤیم دێداناوە پێمەتون بۆ ئیشکردن نەتوانم پێتان بڵێم سابقی ئیشکردنیشم هەیە لە ڕابردووە شوێنانی کە ئیشم لێکردبوو نەتوانن پرسیار بکەم بزانن ڕۆژێک لەسەر بێحورمەتیەک لەسەر دەستبیستیەک شتێکی غەڵەت دەرکراوە نەخێر یا عەقدەکەم تەمدید نەکردووە یا خودی ئیشەکە وەستاوە بە نزیکی جەژن و بەرەجەژنانیش ئێسترێس و ناڕەحەتی و بێتاقەتی بە تەواوی
فکر و زکر و هۆشی منی داخستم گەشتبوومەوە تەمەنێک بیرم لەوە کردەوە خۆ من تا ئێستا هیچ خۆشیێکم لە ژیانە نەبینیوە بۆم کردە شاری هەولێر بۆ ئیش بگەڕێم و ئیشم دەزانکە بوت ئەو بوو بۆ ماوەی سێ چوار ڕۆژێک ئیلا دەقیق سوال یا 5 ڕۆژ چوومە شوێنێک مامەوە کە هۆتێلێک و شەوی بە 5,000 خەڵکی دەخەوێت دوو شەویان نا بەڵام شەوەکانی تر زیاد لە حەد ئەوە نەبێت تااقەت و بێزار بووم ئەوەنە ئەفسوردە بووم ئەوەنە مادوو بووم لە ژیان هەری مردن چی خۆ من هەر دڵنیام ئەمر بوو کۆتایی دێت مەشروبم زۆرە خوارد مەشروبێکم مابووە کە ئەبوو شەوبی خۆمە چونکە خەت بە ڕۆژ نەم دەخواردەوە بەیانێکی کاستام لە خەو هەمووی خواردەوە چارەکێک و پێکێک دوو پێکە بوو دوو بیرەشم لەگەڵ خواردووە لەگەڵ ڕێزم بۆیەوە کە جوێتان لێ هاتووەتە دەرەوە بەنیەتی 1500 دینارم پێماوە تەپاری ناخواردنم پێ نەبوو گەڕان سەیری ئەملام کرد سەیری ئەولام کرد پاری پاسێ بم بڕۆم بەلایەکە ڕۆژەکەش ڕۆژی جەژن بوو پاس و شت نەبوو ئەتمنی شەر بە پێیان ڕۆشتم مەسافەیەکی زۆر لە بیرمەکە لەو بازاڕی نزیک قەڵاوە دوورکەوتومەتەوە بەڵام مەسافەکەی تری بیرم نایە چۆنە ڕۆشتم بۆ جادانایە هێندەم ئارە کردم بۆ گەرما بوو ئەو مەشوو بەشم لەگەڵ خواردبوو بە جادەیە کار ڕۆشتوم بەنیەتی ئەوەی کە بڕۆم لە فامیلۆن نزیک بوومەوە خۆم کردو بە کۆڵانێکا گومبەدی مزگەوتێکم بینی لەو نزیکانە کە بڕۆم دەسوودوم چای و شەم و ئاو بخۆمەوە کە چاوم بۆ دوکانە کەوتووە چوومەتە ژوورەوە من دوکانارەکە نازانم چیە چکارەیە چەندی تیا بەنێتی و بڕۆمە ژوورەوە لەناو دەخیلەکەیە 50,000 سازارێکی تیاابێ ژێوی چەند ڕۆژێکی پێ بڕێکم بەڵام کە چەکمەجەکانم ڕاکێشاوە بەڕەپاری زیاتری تیابووە کردومەتە عەلاگەوە ڕۆشتوم دوای کە خۆش خۆماتومەتەوە بە تەواوی دەبینم هەشتاوێک وەرەقە و 2,600,000 تایە هاتوومەتەوە ئەو شوێنەی کە لی دەنووسم دووسێ کەسی لێ لەوێ کە بەڕاستی زۆر نیازمەندن ناویان ناهێن و ئاگایە لە هیچ کاروبارێکی من نییە ئەتاوان کەسانێکی بێتاوانن لەم شتایە بە بڕی 100,000 و 200,000 بۆ کری و تێلەکان و بۆ ناخواردن هەتا دانەیەکان چونکە حەزی زۆر لە موبایل بوو بۆ سۆسیال میدیا و فەیسبوک بەکاری بێنێ لە کڕێکی ترم کڕیوەتەوە بۆی کە بەرامبەر خۆیەتی لەوێ بە بڕی 75,000 دینار و ڕوون کردوەوە شاری سلێمانی و لەوێ چووم یاری قمارم کردووە یاری قمارم کردو بەنیەتەوەی کە تۆزێ زیاتری کەم کۆمەڵە شتی پێ بکەم بۆ نمونە من نەفەقەی مناڵم لەسەرە مناڵێکم ێوە لە خێزانەکەم جیاومەتەوە وە کەنێشتی تری پێ بکەم کاتێکیش لە دنیا سەرخۆشیا بۆش خۆماتومەتەوە دەبینم بۆشم پێنەماوە 4 ساڵ قمارکردنەکەم لە ڕێگای کەسێکەوەیە حەز ناکەم ناوی بێنم لە جیازەوە دەستی پێ کرد من نەمەزانی قمار و جیاز و شت چییە لە شاری هەولێر من کە گەڕامەوە ئەو کاک حاجیە کە من یارمەتی ماوە هەرێ کاکە بۆ نایێتەوە ئیشێکی باشم دۆزیوەتەوە و ئەتوانین ئیشە کارێ بکەین من ژەمو ئیشەکە چێوەمانەی ئیشی کاشیکاریە هیوەستایەکی سنێنیە پیا و شەرافەتمەندانە قسە بکە و ئەگەر بێت تااقەتی لێ وەرەوە و لێرە خەم من نەبێ کرێشتەکە زۆر لە سەر حساب ناکەن بۆ دیارە بێت تااقەتی لێوتم بەڵە من بێت تااقەتم و هیچ دەرامەتێکم لێ پارەم پێ نەماوە کە هاتیشمەوە هەمووی نیو سەعاتێکی نەبێت من چووبووم لە پەرژیم بێ لە ڕوویەوە لە حەمامەکەیە خۆم شۆم کە مەموری هێز ئەمنەکان هاتن و منیان دەستگیر بەڵێ هەر لەسەر کەیسە بە باشمان زانی میواندارەتی مقدم هیمدات ئەحمەد بکەین بەرپرسی نووسینگەی ڕۆژاوە بەخێر بێگایم چۆن زانیتان ئەو ڕووداوە ئەگەدەر کە لەلایەن مفەرزەکانی خۆمان کە ڕووداوەکە لەگەڵەش عایشەتە شاری هەولێر چوین تەماشای شوێن ڕووداوەکەمان کرد دەرکەوت کە بڕی هەشتاوێک وەرەقە زیاتر لە 2,600,000 دینار لە شوێنەکە دزراوە پاشە بە بڕیای دادوەر کامێرەکانی چاودێریمان لێداوە کە چەندین کامێرەکە ئەو نەفەرە و دزەدێکە چۆن هاتووە کۆ چۆن دزێکە ئەنجام دەدات زۆر کامێرەکانمانێدا شوێنی نیشتەجێ بوومان دیتەوە کە لە ناو شاری هەولێر لە ناو بازاڕی لەوێژ ناسرا بۆ کابرا لەو شوێنە کاریە کردنیە ناکارین دەکە لەو فندقا دەنووست لەو فندقا دەنووست لێ دەربوو بەس کامێرەکەمان لێداوە لە ناو بازاڕە هەر بە پیادە هاتیوە حتاش گەڕەشی عایشورتەی بە ناو بازاری 40 متری و لای مارکێتی لای کۆک ئەوانە بە سێتاقان داهاتوە تا دەکاتە عایشورتەی ئەو جێ ئەنجام دەدەم پاشە مەفرەزەکانمان شوێنەکەمان دەستنیشان کرد کە دەستنیشانی شوێنە ڕووداوەکەمان کرد کە لە چێ دەخەویتن چاودێریمان لەسەردانە پاش 6 ڕۆژی هاتووە شوێنەکەی خۆی دەستگیرمان کرد هە لە ناو گەرماوەکەی
دەستان خۆش بێ بڕیاری دادوەرش ئێستا بەندە بە پێی مادەی 433 ئەو کەسەی دزی لێکرا بوو شکایەتی کرد بوو شکایەتی کرد بوو نەفسی لە کات چەند هەیە بەرامبەر ئەوانەی کە تاوانیان بەرامبەر دەکرێت بێن شکایەت بکەن بەسکاڵی خۆیان تۆمار بکەن ئەوە زۆر کامیرە چاودێری لێ دێنەوە کامیرە هەیەم کامیرەکانی چاودێری هیچ کەت هەیە دەبارەوە بابەتە باسی بێت سوپاس دەستان خۆش بزانین پرسیارتان هەیە جەنابی دادوەر بەس ئەوەندە کاتێک کە چیتە ئەو مارکێتی دوکانەکە دەرکێک بەخۆی شکاندیتی شکاندبووی بە دەڕاندی شکاندبووی کلیل درابوو ڕۆژ بوویان بە شەو بوو ئەو دزیەکە کردویت بە ڕۆژ بوو بە ڕۆژ کردویت دەوری ساعت 12 دەبوو ینی ئەو کاتە خۆی بۆ کەماڵی خۆی زانی باشە پێشتر مراقبەی ئەو شوێنی کرد بوو ئەو کابرا یان لە بازار ڕاهاتوە لە بازار زیاتر لە 50 دقیقە 55 دقیقەکە هێشتا شوێ وزان کامیدا زۆر سپاس دەستکان خۆش بێ هەر بژین دەستان خۆش بێ فەرمو جەنابی دادوەر دزین و قومارکردن چی دەگەێنێ لە ڕووی یاساییەوە بەڵێ دەستخۆشی قدەم هیمداد و جەماعەتەکەی دەکەم کەەوە توانیتیان کەسێکی وا بە زووترین کات دەستگیر بکەن تۆمەتبارەکەی بەڕاستی بەداخەوتە دەبینین کەەوە کەسێکی وا لەو تەمەە لە ماوەیەکی کورد سێسات جەریمی بکە جەریمەی ئەوەی کەوا سەرخۆش بووە پاشان هەستا بە سەرخۆشی جەریمەی دزینی ئەنجام داوە کە دەرکەی شکاندووە دەرکەکە کلیل بووە ئەوە کەواتە جینایەتە لەو حالەتە جونحی ناگریتەوە پاشان ئەو جەریمەی کە دەگری دەیکا هەڵدەستێت بە ڕێگایەکی غیر مەشروع بەکاری دێنێ کە ئەویش قومارکردنە بەڕاستی قومارکردن لە بەپێی قانون عقوباتی عێراقی تاوانە بەپێی مادەی 389 لە قانون عقوبات دەیگرێتەوە بە تایبەتی ئەوانەی کەوا ئەو شوێنەی دادنێن لە بۆ دامەزراندنی قومارخانە کار وەک دیارە کە ئەو قومارخانەی کەوا بە شێوەی ئەلکترۆنی بووە ئێستا ئەو حالەتە زۆر زیادی کردووە بەداخەوە لە هەولێر چەند شوێنێک هەبوو ئاگادارین کەوا ئەو قومارخانانە دەستگاکانی ئاسایش قایم قامیت ئەو شوێنانە سێسا شوێن و دایان خستیە زۆر دەستخۆشیان لێ دەکەین ئەو جیهازانە پێویستە نێ بیت شێوەیەکی ئەوە مجاز نینە چونکە جەریمەی قوماری پێدەکرێتە ئەوەی کەوا ئەو شوێنی دادەمەزرێنیتن ئەوە عقوبەکەی تاکو ساڵێکە بەڵام ئەوە کە چوە قوماری کردووە لە شوێنی خۆی لەوێندەر بووە ئەوە عقوبەکەشی دەخوا لەسەر ئەوەی کە غەرامە دەکرێت یان حکوم دەدرێ بەپێی مادەی 389 جگە لە پارە دزینەکە بڵێ پارە دزینەکە 433 چونکە دەرکەی شکاندووە چوتە ژوورەوە حالەتی استغلالی چۆلی ئەو منتقەشی کردیە استغلالی ئەوەی کردیە کەوا ڕۆژێکە ڕۆژی عیادە ڕۆژی جێژنەیە ئەوەش عادەتی دینیە بۆ حالەتەش نابی کەس استغلالی ئەو ڕۆژانەش بکاتن مادەی تایبەت هەیە بۆ ئەو جەریمەی ئەو ئەنجامی داوە بەڵێ مادەی 433 دەگریتەوە تا حکومەکەی لە 5 ساڵ تاکو 10 ساڵە بەستەکان خۆش بێت کە سەرخۆشیەک بە سەرخۆشیش ئەو شتەی ئەنجام داوە ئەویش بیت شێوەیەک لەسەری تەخفیف نابی بەڵکو لەسەری تەشدید دەبی و قەزیەکی سەربەخۆشی لەسەر دەکرێتەوە کێشەی سەربەخۆ بەبێ مادەی 386 وەکو کێسەکەی پێشوو هەر بژین دکتۆر ژیان قومارکردن نەخۆشیە خۆی ئەگەر بە شێوەیەکی گشتی باسی ئەو کەیسە بکەین کاک بژار کۆمەڵێک شڵەژان و پەشێوی لە ژانی ئەو تۆمەتبارەدا هەیە ئەو تاوانبارەدا هەیە بەڕاستی هەموو تقریبان زۆربەی ڕەهەندە جیاوازەکانی پشت تاوان ڕەهەندە کۆمەڵایەتیەکان دەرونیەکان ئابوووریەکان لە ژانی ئەو کەسەدا لەو کەیسەدا بەرجەستە دەبێت بۆ نمونە لە بیدایەتی قسەکانیدا باز لەوە دەکات کە بێکاری و هەژاری و نەداری پاڵی پێوەناوە بەوەی کە چۆن بڵێ پەنا بۆ ئەو شتە ببەرێت وەلە ئەو شتانی کە مەباسییان نەکەین هیچیان نابنا مبەڕێر بۆ ئەوەی کە تاوانەکە بکات چونکە زۆر خەڵکی تر هەیە ئەو شتانەی هەموو هەیە بەڵام پەناش نابات بۆ کاری دزێ و نەشیاو لە دوای ئەو باسی ئەوە دەکات کە لە ڕۆژی جەژندا بووە و سترێس و قەلەقێکی زۆری لەسەر بووە ئەوەش دیسان بۆ نمونە لەوانەیە فاکتەرێکی دەرونی بێت کە لە ژیانی ئەو کەسەدا هەیە مەشروب خواردنەوەکە وەکو جەنابی دادوەریش باسی کرد ئەوە هەر بۆ خۆی نابێتە هۆکارێک بۆ ئەوەی کە عفو بکرێت یان معفو بکرێت بەڵکو هۆکارێکە بۆ ئەو چونکە تۆ بە ئەنقەست خۆ سەرخۆش کردووە بۆ ئەنقەست پەنات بردۆتە بەر ئەوە دوای ئەوە شتێکی تریش لە ژیانی ئەو کەسەدا کە باسی کرد جیابوونەوە تەلاق هەیە باسی کرد کە من لە خێزانم جیابوومەوە و کە منداڵێکم دەمێنە فەقی بدەم و
بە شێوەیەکی دوایش قمارکردنەکەش بە شێوەیەکی گشتی ئەگەر بێت و زیاتر هەنزت نییە دۆزیوێتەوە بۆ ئەو کارێک کردێتی طبعاان ئەوانە هەنجەت بنیان ڕاست بن هیچیان نابنە مبەڕێر کە بۆ ئەو تاوانە ئەنجام بدات بەس بە شێوەیەکی گشتی ئەوانە هەمووی لە باگراوندی ژانی ئەو کەسەدا هەیە کە پاڵی پێوەناوە بۆی ئەو شتانە بکات بدەینەوە سەر پرسیارەکەی جەنابەت کە تایبەتە بە قمارکردن بەڵێ ئاڵوودەبوون بە قمارکردنی بەردەوام ئەوە نەخۆشیە دەکەوێتە زمانی جۆرێک لە ئاڵوودەبوون کە پێی دەڵێن پاثۆلۆجیکەل گامبلینگ ئەوەی کە بەردەوام بۆ نمونە دەچێت خۆی پێ ناگیرێت دەزانێت زەرەدیش دەکات دەزانێت پارێکی زۆری لەدەست دەچێت بەڵام لە هەمان وەکو ئاڵوودەبوونی بۆ نمونە مخدرات و مادەی هۆشبەر دەزانێت زیانی جەستەیی هەیە زیانی دەرونی هەیە زیانی کۆمەڵایەتی هەیە بەڵام خۆی پێ ناگیرێت بۆ لەبەرەوەی ئاڵوودە بووە هەر دەبێت ئەنجامی بدات کە ئەنجامی نەدات تووشی مەشاکلی دەرونی دەبێت هەڵبەتە ئەو شتانی کە باسی کرد کە ئەو مشکلەیە مشکلەوە مانای ئەوە نییە بچێ بەتاکید دوای قماریشی پێکرد ینی بەتاکید خۆپارەکە گەر خەم خواردنی منداڵەکەی و بواری هەژاری مەداری لە قماری سەرفکرد ئەو پارەکەی لە شتێکی باشتر سەرف دەکرد بۆ نمونە یان وەک خۆی دەڵێت بۆ نمونە ئەو چۆ بۆ 50,000 بەرێت 20,000 بەرێت باشە پاشتر بۆ هەموو پارەکەی برد یان دوای کە بۆ نمونە دەیزانی بەهۆش خواهاتەوە بۆ نەی دەگەڕاندەوە بۆ نمونە ینی بە شێوەیەکی گشتی ئەوانە هیچی نابنە مبەڕێر بۆ ئەو تاوانە. کاک ڕەمزی لە چاکسازی چ پرۆگرامتان هەیە بۆ ئەو کەسانەی کە ئیدمانی قمار دەبن مەسەڵەوانەی کە خۆی کاک بژار ئێمە لەسەر هەر ئەو کەیسەیەش لەبیر نەکەین خۆی لە پرۆسی لێکۆڵینەوە تۆمەتبار مەبدەیەکی دەستوریە پێتاوانە تا ڕۆژەی کە دادگا کەیسەکەیەک لایەکاتەوە ئیدانەیەکە دوایەوە کەسەکە حکوم درا لە گرتن و گواستنەوە کە سەر بە وەزارەتی ناوخۆیە تەسلیم بە ئێمە دەکرێت وەکو دامەزراوێکی مەدەنی لێچێک لەو چاکسازیانەی کە لە سنووری ئەو پارێزگای خۆی تێداەتی دێتە لای ئێمە لە هەر بەڕێوبەرایەتێک لە هەر چاکسازیەک ئێمە لە هەرمی کوردستان بەشێکمانەی پڵێن بەشی پێشوازی ئەو کەسە داخلی هۆڵەکانی سزادراوە ناکرێ مدەتێک لەوێ دەمێنێتەوە توێژەرێکی کۆمەڵایەتی یاساییەک یەکەم جار ڕەوانەی بنکەی تەندروستی ناو چاکسازیەکەیەکەن راپۆرتێکی پزیشکی وەرەگرن لە ڕووی بۆی دڕاستەیەکی عقلی و جەسەدی ئەو کەسە بکرێ بزان چ زۆرە نەخۆشیەکیە پاشان دێن لەسەر ئەو ئەساسا راپۆرتێکی قانونی بۆ پڕەکەنەوە فۆرمێکی قانونیە و فۆرمێکی کۆمەڵایەتیشی بۆ پڕەکەنەوە هەموو ئەوانەی کە لەو ئیفادەی باسی کرد ئەو کێشانەی وردە توێژەرێکی کۆمەڵایەتی کەیسەکەی وەرەگرێت بۆ نمونەگەر کێشەی هەبێت لەگەڵ خێزانی چونکە ئەو کەسە دایمە دوای حکومدانی ئەو مدەتەمانەوە تووشی سەدمێکی دەرونی دەبێت ینی بە زەحمت ئەو مۆزوعە ینی ئەو وەزعی کە هاتووە ینی پێز مەکرێ بەڵام کە وردە بە کەیس بەدانیشتن لەگەڵ توێژەرانی کۆمەڵایەتی دەردەدڵی خۆی باس کرد ئەو حالەتە کاکتۆر باشترە زانێ لە ڕووی نفسیەوە وەکو قورسایەکە لە سەرشانی کەمترە بێتەوە توێژەرانی مە هەوڵەدەن پەیوەندی بە کەسوکاری بکەن ئەگەر لە حالەتێکدا زۆریان هەن کەسوکاری پشتیان تێدەکەن مواجهات بکرێتەوە سەردانیان بکەن قۆناغی یەکەمەوە لە ڕووی دەرونیەوە کە سەواب کرێ جاری یەکەم بە کەسوکارەکەی بگەندرێتەوە کاتێک کەسوکارەکەی سەردانیان کرد و هات نەلای ئیتر وردە پرۆگرامەکان دەست پێکەن نەک بۆ مۆزوعی قمار بۆ هەموو پرۆگرامەکانی تر جا ئەو کەسە کۆمەڵێک ئیمتیازاتیە بۆ نمونە محکومێکی ئەوەکە لەسەر بۆ نمونەگە لەسەر دزی حکوم بدرێ لای ئێمە فرسەتێک هەیە بۆ چاکبوونی فرسەتەکە چۆنە ئەڵێ و کەسانی کە بە تاوانی دزی حکومە درێن دوای ئەوەی چارێکی مدەی محکومیەتیان تەواو کرد لە ناو چاکسازی نابێت لە ساڵێک کەمتر بێت بۆی هەیە 5 ڕۆژ بچێتەوە ناو کەسوکاری بەرامبەر بۆ کۆمەڵێک تەمینات و دەستەبەری پارە و کەسی کە دەچێتەوە ناو کەسوکاری ئەمە فرسەتێکە جا بۆیە وەکو لە جاری یەکەم باسم کرد محکوم بە خۆی محوەرە بەخۆی بڕیاردەرە ئایا چەند چا دەبێ و یان چاک نابێ جا هەموو ئەوانە پرۆسیزەرانە ئیتر وردەگەر خێزانیە بێتوانی سەردانی بکە هەفتانە 2 جار کەسوکارەکەی دێنە لای ئەو پرۆگرامانەی کە بەدەستخۆشیەوە کارمەندانی چاکسازی دەیکەن بەشدارە بن خەڵکو و پسپۆرانی کە لە زانکۆ و ناوەندەکان و مامۆستایانی ئاینی کە خۆبەخشانە دیان وتار دەدەن محازەرات پێشکەشەکەن زۆر گرنگە کاک بژار یەک مۆزوع زۆر بەگچکەی دەمەلات باسکەم وشیاری یاسایی یەکێکە لەو مەسەلانی کە ئێمە لە کوردستان باخی پێنادەین چۆن خوێندنی مێژوو جوگرافیا و فیزیا و کیمیا ضرورە ئەبێ لە ناوەندەکانی خوێندنیش پەروەردەی و شێعری قانونیە بێ بەس تەنها شەرحکردنی مادەی 439 لە قانونی عقوباتی عراقی کە وەصفی دزیەکە بەس تەنها ئەوە بۆ نمونە من زیاتر لە نەوجەوانان ئەوەی کە مەبەستمانە لەو تەمانە کە زۆر جار تووشی ئەو کەتنە دەبن بە شەرحکردنی لە ناوەندەکانی خوێندن
بەڕای من ئەو ینی خەلفیەکە دات ینی واقعەک دروستەکە کە ئەو کەسە بە ئاسانی دەست نەبا بۆ ماڵی خەڵک بە ئاسانی وەکۆی کە دکتۆر گوتی تەسلیم نەبێ بە و ناخۆشیانی کە دووچاری دێ دەستەکان دکتۆر بۆ نمونە یەکێکی ئاوا دێت بۆ دەیهێنم بۆ لای تۆ لە یادە بێ لە خەستخانە بێ لە چۆ بێ چی بۆ دەکەی دەرونیان تا ئەو کابرا جارێک دروست بێتەوە بێتەوە ناو کۆمەڵگا پێویستی ئەوە بە شیان دووبارە شیانەوە هەیە لە ڕووی دەرونی کۆمەڵایەتیەوە وەکو دەردەکەوێتەوە کە ئەو تۆمەتبارە کۆمەڵە گرفتی دەرونی کۆمەڵایەتی هەیە بەڕاستی بەشێکی پەیوەندی بەلایەنە کۆمەڵایەتیەکەوە هەیە وەکو کاگرەمزیش باسی کرد بەڕاستی ئەوە توێژەرانی دەرونی ولایەنە ئەوانەی پەیوەندیدارن بەلایەنی کۆمەڵایەتی ئەو کەسەوە بۆ نمونە هەژاری و نەداریەکەی دەبێت چارەسەر بکرێت بۆ نمونە کێشە خێزانیەکەی لەگە خێزانی جیابوونەوە ئەو شتانەی بۆ حەل دەکرێت ئەوەی کە دەمێنیتیشەوە لە دەکرێت دکتۆر والله بەداخەوە دەکرێت تا ڕادێباستەکەی زۆر جوانە ئەگە بکرێ بەڕاستی لەناو سزن عفوان لەناو ئەمە پێش دوای ژیرانەکە باز دەکەین یان پێش ئەوە باز دەکەین چونکەوە دوو مەرحەلەی جیاوازە بەڕاستی چونکە بۆ نمونە ئەمە پێش تاوانی ئەو کەسە دەبێت خۆت بۆ خۆی بێت کاکرەمزی باسی کرد لە سزن مەسەن کە دێن ئەوە پاشان دێت بۆ لای تۆ مەسەن بالضبط دوای پزیشکی دەرونی لە زۆربەی ئەوەکان یان توێژەری دەرونیان پزیشکی دەرونی هەیە لە سزنەکاندا لە زیندانیەکاندا کە یارمەتیان دەدا بۆ ئەو حاڵەتانە بە زۆی من ویستم باسی بکەم پێش ئەوەی تووشی کەتنەکە بێت پێش تووشی تاوانەکە بێت ئەو کەسە بێت خۆی معالەزە بکات کە دەزانێت گرفتی دەرونیەوە بێتە بۆ لای تۆ لە بەدەگمان ئیلان کە کارەساتێک دەقەومێت ئیلان کە شتێک دەقەومێت دناکەم وە هەیە پێش ئەوە بێنە لای ئێمە و ئیستیشارەمان پێ بکەن کە نەجاتمان بدەن لە هیوادارم ئەوەی پێویستی بە و یارمەتیە چکە لە ئەوروپا کۆرسیان بۆ دەکەن هەمیان دادەنیشن دەڵێ من قۆمارم کردووە زۆر دەمەوێت یان دەڵێ مەشروبم زۆر خواردەوە هیوادارم ئەو کۆرسانەمان هەبێ بەڕاستی پێویستە بەڵێ کاگرەمزی فەرمکان هەیە ئەوەی کە بە دکتۆرت گوت ڕوودا بەڵێ لە چاکسازی ڕووی داوە یعنی جێگەی دەستخۆشی چاکسازیەکانی هەرێمی کوردستان لەو ناوچەیە ڕێگە دەدەن بۆ کەسانی کە خێزاندارن زیاد و سەردانی کۆمەڵایەتیانی کە دەیبینن مانگانە یان 20 ڕۆژ جارێک خێزانەکەی بینێ شوێنی تایبەتەیە پێڵێن خەلوی شەرعی بۆی یەکتر ببینن ئەوە زۆر جار ئیستقرارێکی کۆمەڵایەتی و دەرونی دروست کردووە زۆر محکومانی خێزاندار نەبووە لە ناو چاکسازی ژنی مارە کردو ئێستا و خێزانی هەیە یعنی دێ سەردانی دەکە ئەوانە هۆکارن بۆی و کەسە وردە وردە لە ڕووی کۆمەڵایەتی و دەرونیەوە تێکەڵ بە کۆمەڵگا بێتەوە جەنابی دادوەر شتێکت هەبوو لەسەر ئەو بابەتە پرسیارەکەم هەبوو لە لەسەر بابەتە حەزەکەی سەبارەت بە یاریکردنی قمار ملا حەزەمان کردیە ئێستا ئەو یاریکردنی قمار شێوەیەکی زۆر بە شێوەیەکی زۆر فراوان بڵاو بوویتەوە و بە ڕێگای تەکنۆلۆژیا بەڕاستی شێوەی تازە پەیداوە بەڕاستی ئەو قانونی کە هەیە ساڵی 1969 مادەی قانونی ڕقمی 389 بەڕاستی لە کاتی ئێستا ئەو تاوانانێک کە ئێستا دەکرێتن ناگونجێتن پێویستە لێرە وەکو داواکاری گشتی دامش داواکاری گشتی داوا لە مشارع دەکەین داوا لە پەرلەمانی کوردستان دەکەین کەەوە هەڵسێ بە ئامادەکردنی پرۆژەیەکی تۆکمە سەبارەت بە یاریکردنی ئەو قمار کە بە ڕێگای تەکنۆلۆژیا دەکرێتن کەەوە خەڵکانێکی زۆر زۆر زەرمەندن بە پارەیەکی زۆر یعنی شوێن زۆر دادەخر شوێنی زۆر هەیە لە تەلەڤیزیۆن پڕی جیهازی ئەلکترۆنی و یاری وەکو پێشانیە کاگ لەوانەیە لەسەر مێزی کە پێشتر دەکرا کابرا هەندێک مەبلەغەکی بەسیط و دەیدۆڕات بەس ئێستا شەیوا هەیە لەوانەیە ئیوا هەیە دەوڵەمەندە پارەدارە شەیوا هەیە 10 دەفتەر 5 دەفتەر 20 دەفتەر زەرەر بکە ئەو پارانش هەموو دەستەوە دەرەوەی وڵات بەڕاستی دەوڵەتان سوودی لێ وەردەگرن چونکە ئەوە شەبەکەیە کە پێدەچی شەبەکەیەکی منەظەمی دەولی بیتن هەڵسی بە دامەزراندنی ئەو شێوە قمارخانانە کە بە شێوەیەکی ئەلکترۆنی ئەنجام دەدرێتن هەرکەس لە مالی خۆی نازانی چۆن دەکرێت چۆن ناکرێتن بەڕاستی پێویستە زیاتر دەستگاکانی ئەمنی بە دوواداچوونی تەواوی لۆ بکرێتن بۆ داخستنی ئەو شوێنانە بە کورتی دکتۆرجان ئەمانە چ زۆرە مرۆڤێکن کە ئاوا ئاڵوودەی قمار دەبن وەڵا ئەگەر بچێنە تەفاسیلی ژیانیانەوە ئەوانە کۆمەڵک مەشاکیل و کێشەی کۆمەڵاتی و دەرونیان هەیە ئیستیقرارێت نییە لە ژیانیاندا بەڕاستی ئەگینا ئینسانێکی سالم لە ڕووی دەرونی و کۆمەڵاتیەوە پەنا بۆ شتانە نابات تۆ سوور بزانیت حتا خۆی لە ڕۆژشەرعیەکەشەوە کە تەماشای بکەین گریمانە تۆ نەدۆڕان برتەوە یعنی ئەوەش دیسانی شکالەکە لێرێ تۆ چۆن چێژ لە پارێک دەبینی کە بە هەنج و شانی خۆت بەدەستە نەکەوتووە ینی شکالەکە لێرەدایە بۆی ئینسان دەبێت بە شێوەیەکی وەکو جەنابی حاکمیش گوتی بەڕاستی ئەوە
لە زۆر ڕەهەندەوە تەسیری هەیە لە ڕەهەندە کۆمەڵایەتیەکەوە لە دەرونیەکەوە لە لایەنی ئابووری کە پارێکی زۆر دەڕوات و کەس نازانێت بەرەوچێ دەڕوات چەندین کەس ئیفلاس بووە کێشە خێزانی دیسان دروست دەبێت لە ئەنجامی ئەو کێشە خێزانی جیابوونەوەی ئەو زەر مشکلی منداڵی بێ باوکو و دایک یعنی ئەوە پرۆسەیەکی گەورەی و کێشێکی گەورەیە کە بەڕاستی چارەسەرکردنی پەیوەندی بە هەموو دام و دەستگاکانی حکوومەتەوە هەیە و هەروە ڕێگایەکیشە بۆ تاوانێکی تر کەسبیکردنەوەی پارەی پێ دەڵێن غەسیل ئەموال یعنی ئەوە شتێکی فرەڕەهەندە کۆمەڵک دەستگا دەبێت تەداخل بکات لەسەروی هەمویانەوەکو جنابی دادوەر باسی کرد داڕشتنی قانونێکی تازە بۆ ئەو تاوانانی کە پێشتر نەبوون و ئێستا تازەن و بەرهەمی تەکنۆلۆژیا و دەستەکانتان خۆش زۆر سپاس دەچینە سەر کەیسی سێم ئەویش بڕینی گیرفان و دزینی کەلوپەلی ناوزانتای ئافرەتان بەداخەوە کە هەیە ئێستا کەوتۆتە بەر زوومی کامیرەکان با بەیەکەوە سەیرێ و فیلمانە بکەین گفتوگۆی لەسەر دەکەین. اش خلق سوريا ما بر اربيلي دارو اجتماع ما امزاوا كما بازار شيخالار بدس خديش كم بشار موبايل دزي بس موبايله مجواره بقراند بس كنا محتاج من دس خمدريج نذكر هنا جوان تحسن هنا جوان ما حسن هنا جوان ما تحسن خد كل انه لا امن ما بردن وانا جوان ما ناحسن يعني بيكون موبايلي حوقز دربايا ايش بالي حوقز دركتيا ليش خذ كم زي بزن لان شكلنا عندك يعني صورة تدانا ارقام تليفون تدانا يعني موبايلي راسم المحاط شغلين بيتنا راسم المحاط كل بفروتاج عطم قرتن بەڵێ ئازانەوە بڕینی گیرفان و دزینی کەلوپەلی ناوزانتای دەستی ئافرەتان بەڵام من بە باشم زانی کاک عیسامان لەگەڵەکە بەرپرسی پۆلیسەکانی ناو بازاری هەولێرە ناو شار لە هەولێر کاک عیسام سنوورت لەکوێیە سنووری ئەوە لەکوێ لە سنووری مە ناو بازارە ناو بازار قەیسەری و ئەسواق سیروانە محافەزەی هەولێر لە پارێزگارە دەست پێ دەکات تاکو باغی شار هەتا باغی شار ئەسواق و تەعجیلە و تاجریانە بە تایبەتی ناو قەیسەری ئەتوانم بزانم ڕۆژانە چەند پۆلیس دەبن یانەوە ئەو شتێکی ئەمنیە بۆتانە باسی پۆلیسمان زۆرن بە کاملی ئەرێ وڵای ینی عەدەدەکەمان زۆر باشە گونجاو هەر شوێنە و تقریبەن چار پۆلیس تەوزیعمان کردیە لە هەر سنوورە چ شتێک زیاتر دەبین چ شتێک ڕوودان ناو قەیسەری ئەوەی زۆری دزی حالەتی دزیکردن ناو قەیسەری ڕوودەدا بە تایبەتی لە کاتی جەژنان یان مناسبەک دەبیتن خەڵک کە زۆر بە گەرمی دێنە ناو بازارەکەی گیرفانە یان مۆبایلە جانتایە زۆری جانتا بڕینە جانتای ئافرەتان هەیە زێری دەفرۆشیانە کە دێ زێری بکڕی ئەنی شک دەکەن کەەوە پارێ پێە ئەدی مۆبایل ئێسەوە مۆبایلی برد مەسەن لەو فیلمە بینی مۆبایلەوە زۆری لە مۆڵەکان دەکەێت شوێنێک های ئیزدیحامی بە سێ چارەکانەوە لە دەورە لێ دەدەن دزیەکەی لێ دەکەن بەس لە کنەما ئەتاستا نەمزانێت چ بکرێ باشە هاوڵاتی چی بکە کە دێتە ناو قەیسەری چیان پێ دەڵێت ئەمە زۆر جار یعنی کاتی ئیزدیحامیش هەر بە خۆم پێیان دەرێمە خۆی یەکێک کە دەزانم دەرم ئاگاداری جانتاتان خوشکەکان ینی جانتاتان زۆر ئاگادارم خاصە لە ئیزدیحامی چکە ئەو حالەتانە زۆری لە ئیزدیحامی چۆن ئاگادار جانتایەکە چۆن هەڵێ من زۆر ئافرەت دەبینم لە پشتی خۆیدا لە پشتە خۆیدا ئەوە زۆر هەڵە زۆر غەڵەتە دەبیت لە پێش خۆی دانێشەوە
دەستی لە سەدانە لە پێش خۆی بگەڕێ بڕواتن زۆر ئەمە ئافرەتەکان کە دەبین دزی لە دەکرێت جانتای لە پشتێتی ئاگالی وەکو بینیمە لە فیلمەکە قسەی لەگە دەکاتن ئەوی لە پشتەوە لی دەدزیتن یانیش بینیم عادەتەن ئەوانە سێ دێن دوو دێن بۆ ئەو یەک مەشغولی دەکات قسەی پێ دەکات پرسیاری لێ دەکات ئاگای لە خۆی نامینێت لەو حالەتەی دزی لێ دەکات ئەی خەڵک دێن شکایەت دەکات سکاڵەتە نووسێ شتوایە شکایەت دەکەن بڵێ هەیە دەکات زۆر برادرم هەبوو خزم و کەسی خۆم لێم پرسین وتی وەڵام بەسەرم هاتووە بەڵام تااقەتم نەبوو ئەو مەبلەغەکەی کەم بگەم مەبلەغی زۆر هەیە دێ شکایەت دەکاتن داوادم ئەمە دەینیان بەڵام ئەو مەبلەغ کەمە هانی ئەو دەدا زیاتر ئەو ئیشە هەر کەس جانتا ببڕێ تاکید بێ هەر کەسێک پێویستە کە دزێکی بەسیتی لێ بکرێ بێ داوا بنووسن هەر بژین دەستەکان فەرمودانی جەنابی دادوەر زۆر کەسێ شکایەت ناکاتن مەسەن جانتاشی دەدزرێ و لەوانە مۆبایل لێ ببدرێ ئەوە سەبەبەکەی چییە هۆیەکەی چییە بۆ شکایەت ناکات سەبەبەکەی ئەوەیە کە لەوانەیە يعني قيمتي أو باريكا لي دزرايان أو كلوباليكا لي دزرايا للاوي قيمتي نبي بلام بداخوا يعني خلق بوعي شي قانوني هبيتا شد بقيمة نية براي من هشتي شي كلي دزرا بدوادات سمكة هوال بدات بو دزقا أمنية كان بيويسا بدوادات سوني تواو بكريتن يعني هر صندوق بيتن خلق شکایت بکا و ئیخباری بداتن بەدواداتون لە زۆربەی زۆری دەمێتەوە ئەوەی شخصی خۆی بەڵێ پایتەختەکانی جیهان لە ناو سەرتەر ئۆفیسێکی بچووک هەیە کابینێکی بچووکە هی پۆلیسە لەوێ دەچی سکاڵای خۆت دەنووسی زۆر بە ئاسانی خۆزگە ئێمە ئەوە ئاسانمان کرد ڕاستە خۆی زۆر ڕۆژی باشە بەڵام خەڵکەکە باوەعی هەبی لە هەموو شوێنێک ئێستا دەستگاکانی پۆلیس یعنی هەیە کاری خۆیان دەکەن خەفارەتیان هەیە ئیش خۆیان دەکەن محکەمەش خەفارەتی هەیە ئەوراقی لۆ دەکرێتەوە حتا بەیانی حاکم خەفەر هەیە دەتوانێت بچی سکاڵە تۆمار بکاتن ئەوەش فعلا ئەگەر بێت و هەندێک بەخۆم بەسەر هاتووە خۆی مەسەلەی دزی بەپێی مادەی سێ لە قانون محاکەمە جەزایی شتێکی شخصیە دەبی ئیلا کەسەکە بە خۆی بێ سکاڵە تۆمار بکاتن بەو شێوەیە ئەوراقی تاقیقی لە بۆ دەکرێتەوە و ئیزراعەتەکان دەکرێتن ئەگەر شخصەکە بە خۆی نێتن ئەوراقی تاقیقی ناکرێتەوە لەو شێوە دزیانە ئەو شێوەی کە دزی تەماشا دەکەین کەەوە یعنی ئەو کەسانەی کەەوە ئیستیغلالی زروفی ناو قەڵە باڵغی و بازار و ئەوانە دەکەن دەبینین چەند کەسانێکن بەڵام ئەگەر بێت و لەبۆ بەدیار کرد کەەوە دوو کەس زیاتر یا دوو کەس فاعلی ئەسلی بیتن ئەوە جینایەتە يعني لە 5 ساڵی حکومەکەی لە 5 ساڵی دەبیتە 443 یان مادەی ترکە لە جینایەتە ئەگە فاعلی ئەسلی بن بەڵام ئەو حالەتی کە دیتمان ئەو دوو ئافرەتە یەکەچیان فاعلی ئەسلی بوو ئەوی تیریان مساهم بوو لەو حالەتە حکومەکەی لەوانەیە ببیتە جونحە ولو ئەوە دەمنێتەوە سەرڕێی محاکمی تحقیق و ئەو محکمەی کەوا تێدا دادگایەکی باشی هەیە بەڵێ طبعا ئەگەر بێت و کەسێک زیاتر فاعلی ئەسلی بی دەبیتە جینایەت حکومەکەی لە 5 ساڵی زیاترە ئەو بەتەنها بووە کەسێک بووە ئیکراهی تێدا نەبووە لەوانەیە ئێستا فەرقی هەیە ئەگەر بێت و بەو شێوە بدزیتن بەڵێ ئەوە جونحە لە 3 مانگ حتا 5 ساڵە حکم دەدرێتن لەیان بە غەرامەش دەکرێتن هەندێک حالەتێ دەبینین ئەمە دزینی جانتا دەبینی بە ماتۆر ئەو حالەتەش هەیە کاکژان دەبینی ئافرەتە دەڕوا لەناکە بە ماتۆر بە تەنیشتیدا دەڕوا جانتای لێ دەدزیتن ئەوە جینایەتە چونکە ئیکراهی تێدا معدومی دیفاعی تێدا هەیە ناتانێتین دیفاع لە خۆی بکاتن لەوەی جانتاکەی لێ دەدرێتن خەڵکی ڕۆژ ئاواژ بوو مەسەلەن ببانێنم نماوانەوەی ئێستا دکومنتانەی کە پێێتی سووریە ئەوە چۆن لێرە سزا دەدرێت سووریش حالی ئەو کەسانەی کەەوە وەکو خەڵکی تری ئێرە عێراقی قانونی عێراقی فەرقی نییە خەڵکی شۆ بیت خەڵکی کوێ بیتن اعتبار تۆمەتبار هەژمار دەکرێتن حکمی خۆی ئیفراز دەکرێتن باش ئەگە حکومەکەی تەواو بوو حکمی ئەوە دەکرێت بەڵێ دکتۆر گیان وەکو بینیمە ئەو خوشک و دایکانەمان مەسەن لە بازاڕن شتیانە دەدەجێ شتووە ئەوانە متمانیان بە خەڵکو و بە بازار و بەو خەڵکە دەمێنێ ینی جارێشە دەچێتەوە باڵەر متمانەی بە خەڵک دەمێنێ گرفتەکە ئەوەیە بزەبت لێرەدا بێ متمانەی دروست دەکات وا لێ دێت کە تۆ خاصن ئافرەت کە ڕەگەزی ئافرەت هاتە ناو مەسلەی دزیکردن و قۆڵبڕین و ئەو شتانە تۆسێک ئەوەتر دەبێت یعنی مەوزوعەکە حساستر و ئەوەتر دەبێت بێ متمانەی زیاتر دروست دەکات چونکە عادەتەن ئەوەی ڕەگەزی تاوان دەکات وە مەشهورە و زیاتر کۆمۆنترە ئەوەیە پیاون
ینی هەڵدەستن بەو کارانە بەس کاتێک ئافرەتێک دەبینیت حتمما بێ متمانەی دروست دەکات کە دەبینی دزی دەکەی دوای سیقەت بە خۆ نامێنێ سیقەت بە چوونە دەرەوە نامێنێ بە بازار بەڵام جاری تریش باسمان کردووە کە بەڕاستی ئەوانە ئەگەر بێت توێمە لە ڕووی دەرونی باسی بکەین وەکو نەخۆشیشی تایبەتی دەرونیان نییە ئەوانەی کە هەڵدەستن بەو تاوانە بەڵام لە ڕوە بەشێوە گشتێکە بە تاکید نەخۆشن لە ڕووی کەسایەتیەوە لەوانەیە کەسایەتیان گرفتێکی هەبێت یان لە ڕوە کۆمەڵایەتەکە و دیسانەگە بگەڕێنەوە ژیانی کۆمەڵاتیان ئەوانیش هەر لە گەورەبوون و لە منداڵی و لە ئەوانەوە بەناو کۆمەڵێک کێشە و گرفتی دەرونی کۆمەڵایەتی داهاتوون بۆیە کۆمۆن نییە شتێکی شایعانەیە کە ئافرەتێک لەو تەمەنەدا چونکە ئەوانە کە دەیان بینین تەمەنیشیان بڵێ مراهق نییە یان لە تەمەنی مامناوەند و بەرەوسەرەوەشن کە تاوانانیان کردووە بەتاکید یعنی ئەوانن کە تۆ لە تەنیشتیان دەڕۆ یان متمانیان لێ دەکەی شەرمیان لێ دەکەی بزەبت یعنی هەر لەوانە بەترسەوە تەماشان هاوچاویشیان بکەی وەکو یەکێک نییە دوای پێویستی ئەو کەسە بۆ ئەو شتە بەڕاستی ئەوە دەوەردەبینێت دەمە هەموو زۆر زەر دەڵێن کە تاوانێک دەکرێت نابێ یەکسەر لەسەر خودی تاوانەکە بوەستین ئەگەر بمانەوێت تاوان بنبڕ بکەینیان کەمی بکەینەوە دەبێت بگەڕێنەوە بۆ ڕەهەندە کۆمەڵایەتیەکانی تاوان بەڕاستی چوە لە ئافرەتێک دەکات لەو تەمەنە کە لەوانەیە خێزاندار بێ لەوانەیە کوڕ و کچی گەورەی هەبێ منداڵی بە ژنی هەبێت کچی بەشودراوی ئەوانە ئیدی ئەوە دەستگا ئەمنیەکان ئیشی ئەوانە کە لێکۆڵینەوە لەو شتە بکەن بەس لە ڕۆ دەرونی کۆمەڵاتێکە ئەوە گرنگە کە بەڕاستی چونکە ئەوانە بێمتمانەی هەم بۆ خۆیان و هەم دەبنە مایەی چۆن دەڵی سەر شۆڕی و ناخۆشی و ناڕەحەتی بۆ کەس و کاریشان بۆ نمونەکە دەیبینێ لە کامێرەیەک لە تەلەڤیزیۆنێک نیشان دەدرێت کە گرفتی دەرونی بە خۆشیان دروست نەبێت بۆ ئەهل و خێزان و ماڵ و منداڵیان دروست بێت دەستەکان خۆش کاک ڕەمزی ئەو ئەزمونیان لە چۆ بۆوانە بەو شێوەیە دزی دەکەن تەکنیکێکی زۆر پێشکەوتیان بەکارێنە بەڕاستی خۆی کاک بژار ئێستا دزی بە پێی و ئامارانی کە ئێمە لە چاکسازی لە هەرێمی کوردستان یەکێکە لەو چوار تاوانە گەورەی کە لە کوردستان ڕێژەکان زۆرە بەڵام فەرقەکە لە شارێک بۆ شارێک دەگۆڕێ یعنی لە پاش تیرۆر و کوشتن و موادی هۆشبەر دزی یەکێکە لەو تاوانانی کە زۆرترین ڕێژەی بڵێن حکوم دراوی لەسەر هەیە نابێت شت لەبیرکەین ئێستا زۆر جار دزیەکان بۆ ئیدامەدان و درێژەدانە بە تاوانێکی تر وەکو ئەوی بینیمانەوە نمونانە کابرا موادی هۆشبەر بەکاردێنێ بۆی دعم دۆنەر پیاکە سەرچاوی پارە پیاکە بۆ خۆی پێویستی بۆیە کە تاوانێکی تر بکە کە ئەویش دزیە بەرگ بڕینە بە دیدی خۆی کە یەکێکە لەو ڕێگانەی ئاسانە یان قمارێک دەکا کاموو ئەوانە هۆکارەکە دایمە ئەوەش ئیشکالە بۆ نمونەوەی کە باست کرد کە خەڵکێک لاموبالە جێنادە بەوەی کە شتێکی لە ڕووی قیمەتەوە لێ دزراوە ناچی سکاڵایەک تۆمار بکە ئەوە دعمی و کەسە دەکەی کە زیاتر بەردەوام بێت تەفەنون کە هوەری زیاتر تێدا بەکاربێنێ بڵێ ئەوە تۆمار نەکردنی و داوایەت تۆکۆی دەستی خۆشیەکرد لەو کەسە دزەکرد بێت کە بەردەوام بە باڕۆتینیات زۆر بێ بەڵام ناگاتە ئەوەی کە چارێژێک 20 دقەیەک نیو سعاتێک بچی ئیفادەیەک بدەی و سکاڵایەک تۆمار بکەی یعنی ئەوە زۆر گرنگە وەکو ئەوەی گەوتم پەروەردەی هۆشیاری یاساییمان زۆر زەڕۆرە بۆ ئێمە کۆمەلگایەکی پارێزرا و خاوێنمانە بێ وشیارێکی قانونی باشمانەوە بەڕاستی زۆر سپاسان دەکەم جەنابی دادوەر دڵشاد فایز زۆر سپاس دەکەم دکتۆر سامان شەریف زۆر سپاس کاک ڕەمزی کەریم دەستەکانتان خۆش بێت لە کۆتاییدا زۆر سپاس شەو شاد